دسته دەستپەخژە هەرێمێ گۆڕینا لە دەمێ پاڕڤەکردنا فورمە ئاشکراکردنا سەروەت و سامانێ بەرپرسەدا دکەتن کۆبەریانها ساڵانە ئەو فورمە بێسەر بەرپرسەنە تادا بارڤەکردن لێ لە گۆڕی گۆڕینێن نۆ ژنها پێدا بۆ سەرۆکاتی هەرێمێ و حکوومەت و پەرلەمان و وەزیران و پەرلەمانتاران و 4 ساڵان جارێکێ تێنە گوهارتن بەتنێ دێ ساڵا یەکەم و داویەدا فورم بێ سەرواندا دێنە پاڕڤەکردن ئەو پشڕا دێ هەڤبەرکردن ناوبەرە هەردوو ساڵان دەهێتەکردن بۆ رێڤەبەرên گشتî û efserên Wezareta Pêşmerge 3 salan carekê forum bê serwanda dihête parvekirin. Serokê destê jî bîjtin bo kontrolkirina forman ew guhrîne kirîne. واتە ئەندام پەرلەمان وەزیرەکان ئەوانەیە بۆ 4 ساڵ لە پۆستەکانن ساڵی یەکەم و ساڵی چوارەم لە سەریانەکە فۆرمەکان پڕکەنەوە بۆ بە ڕێزانش کە پۆستەکانیان بەردەوامن مەسەڵ ڕێوەبەری گشتیە دادوەرەکانن ئەفسەرانی پلە باڵای پێشمەرگە و زاتی ناخۆن هەموو ئەوانەی کە لە یاساکە ناویان هاتووە هەر 3 ساڵێک جارێک ئەیکەین لەبەر ئەوەی هەم پرۆسەکە باشتر توانی وردبینی تێدا بکرێت کۆنتڕۆڵش بکرێت هەمیش پێشبینی ناکرێت مەسەڵ لە خلالی هەموو ساڵێک گۆڕانکاریی گەورە لەسەر وەزنی مالی ئەو خەڵکەدا بێت. دسته دەستپەخژە هەیانها ئێک جار فورما ئاشکراکردنا سەروەت و سامانی بێسەر بەرپرسەندا پاڕڤەکiriye û berpirsênê destê jî dibêjin tevaya form hatîne vegerandin û di nihada mijîlî parvekirina forma duwamin ku beşek ji wan hatiye parvekirin endamekê lijna Nezahîya Parlemana Kurdistanê jî dibêjtin deste dikarîtin gorînan lê rênmayan da biketin ku li gel yasaya desteya destpەخژê lê perlemanî da bihête gunca خۆیان سەرپشکن لەوەی لە چوارچێوەی ئەو یاسایە چۆن ڕوبەڕووی گەندەڵی ئەبنەوە لەبەرەوە ئێستا دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان کێشەی بوونی یاسای نییە بۆ پێچەوانە و یاسایەکی زۆر باشیان هەیە کە بۆ خۆیان پێڕازین ئەوەی کە ئەمێنێتەوە نیەتی سیاسیەوە لە ڕووی تەکنیکی و هەوڵدانە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کە هیوادارم دەستەی دەستپاکی لەم مەجالە هەوڵەکانی کاراتر و فعالتری بکات تا بتوانین بە هەمومان ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە. دسته دەستپەخژە هەرێمێ دێماوە شوباتا ساڵا 2014 دا دەست بێ پاڕڤەکردنا فورما ئاشکراکردنا سامانێ بەرپرسên هەرێمê kiriye û sala 2015 da kar li ser 196 dosyeyan da kiriye ku 76 dosye li jêr vekulînê de ne û 55 dosyeyên din jî ji aliyê dadwerê destê ve hatîne daxwazkirin bo vekulînê. Bankirawn بۆ لێکۆڵینەوە ێرشقادرێن ئارتی هەولێر